ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەخۆشی تالاسیمیایە کە نەخۆشیەکی بۆ ماوەیی درێژخایەنە. ئێستا لە جیهاندا زیاتر لە 280 ملیۆن کەس توش بووی ئەم نەخۆشیان، زۆرینەیان لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری ئاسیا و ئەفریقا و یۆناان و ئیتالیادان. نەخۆشی تالاسیمیا تێکچوونی بۆ ماوەی خوێنە، لەش ناتوانێت هیمۆگلۆبین دروست بکات کە بەشێکە لە خڕۆکە سوورەکان و ئۆکسجین بۆ خانەکانی لەش دەگوازێتەوە، ئەمەش دەبێتە هۆی کەم خوێنی لە کەسەکەدا. لە دیارترین نیشانەکانی ئەم نەخۆشیە هیلاکی و بەهێزبوونی زۆر، تێکچوونی ڕنگ و زەرد هەڵگەڕانی پێست، گەشەکردنی ئێسکەکانی دەموچاو بە شێوەیەکی ناسروشتی و لاوازبوونی گەشە و ئاوسانی سکە. هۆکاری ئەم نەخۆشیە بۆ ماوەی یاخود بازانی کرۆمۆسۆمەکانە کە توشبوانی تالاسیمیا دەبێت 2 هەفتە جارێک یاخود زیاتر بەپێی قورسی حاڵەتەکانیان خوێن وەربگرن. چارەسەرەکانی ئەم نەخۆشیە پێدانی خوێن، چاندنی مۆخی ئێسک، دەرمان و نەشتەرگری لابردنی سپڵوزراوە. بەڵام باشترین ڕێگەگرتنە لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە، ئەمەش لە ڕێی پشکنینی پێش هاوسەرگیریەوە. ئێستا لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 4,000 توشبووی نەخۆشی تالاسیمیا هەیە. لە شاری سلێمانی ئامارەکان بە بەراورد بە شارەکانی دیکە کەمترن و لە ماوەی 5 مانگی سەرەتای ئەمساڵدا تەنها 1 حاڵەت لە سلێمانی تۆمارکراوە، بەڵام لە شاری هەولێر 45 حاڵەت و لە شاری دهۆک زیاتر تۆمارکراوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا نەخۆشانی تالاسیمیا بەردەوام بە دەستکێشەی نەبوونی دەرمان و پێداویستیەکانیانەوە ناڵاندویانە. لەسەر مەسەلەی ئاماری توشبوانی تالاسیمیا بەگشتی لە کوردستانە نزیکی 4,000 بۆ خۆشبەختانە ئەوەی کە لە سنووری پارێزگای سلێمانی لە زیادبوونە لە چاو پارێزگاکانی ترا ڕێژێکی زۆر کەمی کردووە بە هیمەت و هەوڵی ئەو بەرنامەی کە بەرەوەداتی گشتی تەندروستی و سەنتەری تالاسیمیا گرتویانەتە بەر، هەم لە ڕووی پشکنینی هاوڵاتیان و هەم لە ڕووی ئەو ڕێنمایانەی کە بە هاوڵاتیانە درێ و لەناو خودی ئەو خێزانانەی کە تالاسیمیان هەیە، چونکە لەناو خێزانەکانشا بۆنە دووبارە بێتەوە سا ئەم شەو ئاماری توشبوانی تالاسیمیای نو لە هەولێر لە ماوەی ئەم 5 مانگەدا 45 نەخۆشە کە ڕێژێکی زۆرە لە ماوەی ئەم 5 مانگە لە سلێمانی 1 حاڵەت هەیە.